خۆشەویستانم ئەو کاتتان شاد. نەتەوەیە گرتوەکان ئامانجی تایبەتی خۆی هەیە کە بە ئامانجەکانی پەرسەندنی هەزارەیی ناسراون، بەڵام وەک سکرتێری گشتی نەتەوەیە گرتوەکان بانکیمون ئاماژەی پێدەکا ئەم ئامانجانە دەکەونە بەرمەترسیەوە ئەگەر بێت و دارایی پێویست لە وڵاتانی پارەدەرەوە بۆیان دابین نەکرێ. وەکو ئاماژەی پێکراوە تەنها لە ساڵی 2011دا نزیکەی 300 ملیارد دۆلار لەو بودجەیە کە پێویست بۆ دابین بکرێ کەمی هێناوە. مارگرێت گرت کوڕەکەی بردووە بۆ پشکنینی تەندروستی لە بنکەیەکی گەڕۆکی تەندروستی لە گوندی چیکواوا لە ماڵاوی. کاربەدەستان دەڵێن ماڵاوی بەرەو پێشچوونی هەیە لە کەمکردنەوەی ڕێژەی مردنی منداڵان کە یەکێکە لە ئامانجەکانی پەرسەندنی هەزارەیی نەتەوەیە گرتوەکان. ئەم کەمکردنەوەی بەشێکە لە سربەخۆیی خزمەتگوزاری تەندروستی. ڤیکتۆر چینایاما ئەندامە لە یونیسف. ئەمانە ئەو کەسانن لە ناو کۆمەڵگەکاندا کار دەکەن و توانیویانە چارەسەری تەندروستی بۆ منداڵان دابین بکەن لە نەخۆشیەکانی وەک مەلاریا و هەوکردنی سی و سکچوون. لە ساڵی 2000ەوە وەها مەزەندە کراوە بە ڕێژەی لە 40 مردنی منداڵانی ژێر تەمەن 5 ساڵ کەم بۆتەوە. ئەمەش بەرەو پێشچوونێکی بەرچاوە تا بگاتە ڕێژەی 2/3. بانکیمون سکرتێری گشتی نەتەوەیە گرتوەکان ئاگاهی دەدات بەوەی ئەو دەستکەوتە لە مەترسیدایە بەهۆی کەمی 167 ملیارد دۆلار لە وڵاتانی پارەدەرەوە. ساڵی ڕابردوو بۆ یەکەم جار بۆ لە ماوەی چەندان ساڵدا کۆمەکردنەکان کەم بوون. داوا لە کۆمەڵگەی نێونەتەوەی دەکەمەوە باری گرانی ئەو قورساییە مەخەنە سەر پشتی هەژاران. پرۆفسۆر ئەن مێڵز پسپۆڕی ئابووری تەندروستی لە وڵاتانی بەرەو ڕستکان چوودا دەڵێت نەبوونی دارایی زەنگێکی ئاگادارکردنەوەیە. ئەگەر هەر بەم شێوەیە بەردەوام بێت ئەوە جێ نیگەرانیە و کاریگەری دەبێت بەسەر ڕێژەی مردنی دایک و مناڵ و منداڵانی تازە لەدایک بوو. ئەنمێڵز دەڵێت تەندروستی مناڵان لە ساڵی 2000ەوە بەرەو پێشوونی بەخۆ بینیوە، بەڵام دەشڵێت قەیرانی دارایی کاریگەری خۆی هەیە. زۆربوونی مشت و مڕەکان دەبینین لە بەریتانیا لەسەر بەهای یارمەتیەکان و هەندێک وڵاتانی پارەبەخشیش دەبینین زیادکردنی کۆمەکەکان سەرەتایەکە بۆ جێبەجێکردنی پەیمانەکانیان. ئەمانجێکی تری پەرسەندنی هەزارەیی دەستڕاگەیشتنە بە ئاوی خاوێنی خواردنەوە کە ئەمیشیان پێدەچێت بە گونجاوی بەڕێوە بچێ وەک ئەوەی لە ماڵی هەیە و ئامانجەکەشی گیانی ئاوی خواردنەوەی بۆ نزیکەی 9 ملیۆن منداڵی وەک یوسف دیسا. کاتێک گەڕامەوە ماڵەوە بە باپیرم و بە نەنکیشم گوت لە خوێندنگاکە چی فێر بووم، بە تایبەتی گرنگی دەست شۆردن بەر لە نان خواردن. پێدەچێت پسپۆڕانی تەندروستی هاوڕا بن لەسەر ئەوەی ئامانجەکانی پەرسەندنی هەزارەیی بوونەتە گەشەپێدانێکی بەرچاوی خزمەتگوزاری تەندروستی و کەمبوونەوەی هەژاری، بەڵام کە دواوادە ساڵی 2015 دەبێت ئاگاهیدان لە ئارادان کە قەیرانی دارایی دەشێ ببێتە مایەی ڕاگررتنی ئەو بەرەو پێشچوونانە.